ئەو قۆناغە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم 13 ساڵ بانگەوازی تیا کرد پێ ئەوترێ قۆناغی مەکی و ئەو سوورەتانەی قورئانیش کە لەوێ دابەزی پێ ئەوترێ سوورەتە مەکیەکان. ئێستا ئەگەر قورئانی پیرۆز بکەیتەوە کە بریتیە لە 114 سوورەت، کاتێ هەر سوورەتی هەڵەدەیتەوە لەسەرەوە نووسراوە سوورەتی بەقەرە، پێش سوورەتی بەقەرە نووسراوە سوورەتی ئەلفاتیحە، لە پاڵیان نووسراوە مەکیە واتە لە مەکە دابەزیوە. سوورەتی ئەلبەقەرە لە پاڵیان نووسراوە مەدەنیە واتە لە مەدینە دابەزیە. یعنی پاش ئەو 13 کاتە پێغەمبەر صلی الله عليه وسلم 13 ساڵەکەی مەکە ئەبڕێ و ئەچێتە مەدینە، هەرچی لە مەدینە دابەزیە پێ ئەوترێ مەدەنی و هەرچیش لە مەکە دابەزیە پێ ئەوترێ مەکی. قۆناغی مەکی زۆر جیاوازە. ئەگەر بڕۆن تەماشای ئەو سوورەتانە بکەن لە قورئانە کە لە مەکە دابەزیوە، خۆشەویستەکانم، فەرقی زۆرە لەگەڵ ئەو سوورەتانەی کە لە مەدینە دابەزیوە. ئەو سوورەتانەی کە لە مەکە دابەزیوە ڕەنگی ئەو قۆناغەی هەڵگرتووە، بەخۆ گرتووە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەکە گرنگی بە 2 خاڵ ئەدا، ئەویش بریتیە لە عەقیدە و بیر و باوەڕ لەگەڵ ڕەوشت و ئاکار. لە مەکە نابینی زۆر باس نوێژ بکرێ، ئەسڵەن باسی ڕۆژوو هەر نییە لە مەکەیە، و باسی زەکاتیش بەو شێوازەی کە هەیە نییە. ئەو مەسائلانە باس نەکراوە. لە مەکەیە گرنگیەکی زۆر زۆر ئەدرا بەچی؟ بە ئیمان بەخوای پەروەردگار، بە ئەڵڵا، ناسینی خوا. ئینسانی ئیماندار ئەگەر پێشا خوا نەناسێ، نوێژیش بکاو، ڕۆژوویش بگرێ و زەکاتیش بدا و حەجیش بکات، نایکا بەو ئیماندارەی کە خوا ئەیەوێ، بەو مسلمانەی کە خوا ئەیەوێ. هانابین خەڵکێکی زۆر نوێژەکانیان لە دەرگای مزگەوتەکە ناچێتە دەرەوە. کابرا دیە لێرە نوێژەکە، بەڵام لە دەرگای مزگەوتەکە پێی ناوە ئەو دیودە سەکاتە غەیبەتکردن. جاری وایە لە ناو مزگەوتەکە شایکە. ڕۆژووی ڕەمەزانە گرێ، بەڵام هەر وەکو خەڵکەی گرێ. یعنی ئەڵێ باو باپیرانم گرتووانم من شەیگرم. خواناس نییە. ئاخر بۆیە ئەولیاکان و پیاوچاکان پیان ئەوترێ خواناسان، یعنی ئەمانە خوایان ناسیوە، ئەمانە زانیویانە خوا یعنی ئەڵڵا خالیقە، ئەڵڵا رازقە، ئەڵڵا مدەبیری هەموو کاروبارەکانە. یعنی خوا بەدیهێنەرە لە نەبوونەوە، هەموو شتەکان ئەو بەدیهێناوە. خوا ڕۆزی دەرە، خوا کاروباری هەموو ئەم بوونەوەرە ئەبا بەڕێوە هی من و تۆیش. خوا بەتەنیا ژیەنەرمانە، هەر ئەو خوایشە مرێنەرمانە، هەر ئەو خوایەیە کە قازانجەکان ئەو ئەیهێنێ و زەرەر و زیانەکانیش هەر ئەو ئەتوانێ بیگەێنێ، غەیری ئەو هیچ ناتوانێ قازانج و زەرەر بەدەستی خوایە. ئەو زاتەیە کە ئەبێ ئێمە بیپەرستین وە شەریکی بۆ قەرار نەدەین. هەموو پەرستنەکانمان ئەبێ بۆ ئەو بێ، بەس بۆ ذاتی ئەو بێ، بەس بۆ ئەو، و پشت بە ئەو ببەسین، و تەوەکلمان بە کاملی لەسەر ذاتی ئەڵڵا بێ، لە سزای ئەو بترسین. سزای هیچ کەسێک نەمان ترسێنێ ئیلا سزای ئەو نەبێ، و هیواشمان بە ڕەحمەتی ئەو بێ. پاشان کە تۆ ئەمە لە ناو دڵتا دروست بوو، بە جوانی خوات ناسی، ناوە جوانەکانی خوات ناسی، ئەو کاتەبی بە ئینسانێک موحید، مل بە هیچ زاڵمێک نادەی، ئامادە نیت مەبدە و بەرنامەی خۆت کە ئیسلام و دینداریە بیکەی بە قوربانی پارە و پول و مەنسەب و پلە و پایە و ئەو شتانە، ئامادە نیت. ئەو کاتە ڕێبازی پێغەمبەران ئەگریتە بەر. ئەگەر تۆ عەبدی ڕاستەقینەی خوا نەبی، ئەبیتە عەبدی هەموو شتی. خوای تعالی لە قورئانە باسێکە ئەفەرمێ ئەڕەئەیتە مەن اتەخەذە ئیلاهەه هەوا، هەنێک کەسێ هەوا و ئارەزووی خۆی ئەکاتە خوا. هەنێک کەسێ پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم تەعیسە عەبد الدیرهم تەعیسە عەبد الدینار. خەڵکانێکەیە عەبدی دیرهمن، عەبدی دینارن، والله فەرمێ هەیە عەبدی کەلوپەلە، عەبد القەطیفە، هەنێ هەیە عەبدی قات و مراخانیە.